دیارە ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی ئاسای سلێمانی دوای کۆکردنەوەی زانیاری کە پێش چەند مانگێک لە بەڕێوەبەرایەتی ئاسای سلێمانی دەستگیرا بەسەر چەند بەرگە پشتێکە کە گومانمان لێ بوو لەناو بەرگە پشتەکە مادەی وەزبەری تیا بوو کە ئەمە لەبەر چاوتانەوە مادە وەزبەرەکەیە. هەر لە دوای ئەوە بە دوواداچوونمان کرد کە باندێکان ڕەتیانەیە بە وڵاتانی ئەوروپاوە و لە وڵاتێکی دراوسی ئێمەوە مواد دێنن تێپەڕ یەکەن یاخود لە هەرێمی کوردستان بڵاویەکەنەوە. ئەمە ئەیبینین لە شێوەی معتەرە کە دوێنێ توانیمان لە دوای کۆکردنەوەی زانیاری دەستی بەسرا بگرین کە لەنا ئەو معتەرانە مادەی هۆشبەری تایە کە بەم شێوە کراوەتە ناوی یەکەم جار لە کاربۆن پێچراوە بۆی بۆن دەرنەکات لە دوای ئەوە خراوەتە ناو قوتووی ئەم معتەرە. ئەم جار ئەمەشی کراوە بەسەرا بۆی لە مەتار بێ یان لە شوێنی تر بێت تێپەڕێت و خەڵک هێزە ئەمنیەکان پێی نەزانن. لە وڵاتی ترم لە وڵاتێکی دراوسی ئێمەوە هاتووە ڕاستە بە سەیتەرەکانی شاهاتووە بە دۆزینەوەیان زۆر ئاسان نییە. خەڵکی شارەزانە بێت دۆزینەوە ئاسان نیە بۆ ئیسویانە لێرە بینێن لە وڵاتانی دەروە دەروێ هەرێ